وەک لای هەمووتان ئاشکرایە حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمانی ژمارە 2546 لە ڕێکەوتی 19 حوزەیرانی 2023 بڕیاری هاتنەکایی زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیانی دەرکرد. ئەوەی جێگەی نیگەرانی ئێمەیە لە پاش هەموو ئەو ڕێکارانە و فراهەمکردنی پێداویستیە مادی و مرۆییەکان لە بینا و هۆڵی خوێندن و تاقیگە و ستافی ئەکادیمی و شوێنی مانەوەی خوێندکاران و کافتریا و چەندین پێداویستی تر ماوەیەکە لە ڕێگەی فشاری میلی و چەندین ڕێگەی جۆراوجۆر هەوڵ بۆ سندنەوەی ئەو مافە ڕەوایە لە هاوڵاتیانی ناحیەکەمان دەدرێت. لە ماوەی ڕابردوو لە ساڵی ڕابردوو لە 14 و لە 11 چواری ساڵی ڕابردوو لژنەیەکی تایبەتمەند لە وەزارەتی خوێندنی باڵا هاتن بۆ گەرمیان بۆ بڕیاردان لە کردنەوەی زانکۆی پۆلیتیکی گەرمیان بۆ ئەوی جێگەیەک دەستنیشان بکەن. ئەو لژنەیە لە دوای بەداداچوونێکی ورد بۆ دەربەندیخان کەلار ڕزگاری کەفری ناوچەکانی گەرمیان بە هەمووی دوجار لەسەر بنەمای ئەو لژنەیە و تایبەتمەندی ئەو لژنەیە بڕیار درا ئەو زانکۆیە لە ڕزگاری سەرۆکایەتی ئەو زانکۆی و زانکۆکەش لە ڕزگاری بێت. بەڵام بەداخەوە ئەوەی ئەبینین هەوڵێکەیە بۆ مجاملەی سیاسی و بۆ مزایدە و کەرەستەی هەڵبژاردن ئەم مافە لە ڕزگاری وەربگرنەوە. من لێرەوە دڵنیایی ئەدەم بۆ ئەو کەسولایەنەی لە پشتی ئەم لێسەندنەوەی ئەم مافەیە لە ڕزگاری دڵنیاتانەکەینەوە ئەگەر ئێوە هەوڵی ئەوە بدەن بۆ مجاملەی سیاسی و بۆ مزایدەی هەڵبژاردن ئەم مافە لە ڕزگاری بسێننەوە دڵنیاتانەکەینەوە کە ڕزگاری ڕێژەی دانیشتوانی سەروی 6,000 کەسە و لەو 6,000 کەسیشە نزیکەی 25,000 کەسی مافی دەنگدانی هەیە. لەو 25,000 کەسش بە ئامارەکانی کۆمیسیۆن و بەشی هەڵبژاردنەکانی هەموو حزب و لایەنە سیاسیەکان ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردنەکانە ڕزگاری نیوە زیاترە. بۆیە دڵنیاتانەکەینەوە هەر کەس و لایەنێک لە پشتی ئەو هەوڵەوە بێت ئەم مافەمان لێ بسەنێتەوە لە ڕۆژی هەڵبژاردنە ڕزگاری بێدەنگ نابێت و تۆڵەیان لێ دەکاتەوە.